بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. برزان لجرنا ونشاني بو وچون مسلمانان لم سردما بيوسكا زیاتر هەوڵی ئەوە بدەن کە نزیک ببنەوە لە یەکتری لەسەر حەق. بەڕێزان، دوو ڕاستە ڕێگای تەریب بە یەکتری هەیە کە یەکتر ناگرن. ئەویش ئەوەیە کە لەژێر ناونیشانی تەبابوون و نزیکبوونەوەیە، خاس و خراو، حەق و باتڵ، دوور و نزیک، چاک و وێران، هەمووی تێکەڵ کەی بەیەکا و کۆیکەیتەوە. ئەمەیان ڕێگایەکە ئەو سەرەکەی هەر دووبارە پەرتەوازە بوون، لە ناوچوون، لاوازبوون، گومڕاییە. و ڕێگایەکی تریش هەیە کە لە مێژووی ئومەتی ئیسلامە چەندین جار تاقی کراوەتەوە، وەروەها سەمەڕەی هەبوو. ئەوش بریتە لەوەی کە ئێمە ئەگەر ناتوانین یەک بگرین، یەک بین، یەک ڕەنگ بین، یەک بیر بین، یەک دڵ و یەک دەست و یەک فکر و یەک عەقیدە و یەک ئوسوڵ و هەموو ئەو یەکانەی تر کە پێویست ئەکا لە ڕوانگەیەک لە ڕوانگەکان، ئاستێک لە ئاستەکان، پلەیەک لە پلەکانی نزیکبوونەوە و ئیسلاح، هەمووی لەسەر حەقترین، چاکترین، باشترین، تەباترین کۆ بێتەوە. بەڵام ئەگەر نەبوو، ئەوە نزیکبوونەوەی مسلمانان بێگومان چەند قۆناغێکی پێویستە، بەتایبەتی لەم سەردەمی خۆمان. ئەوەڵەن ئێمە یەکەمین شتێک بۆ هەر باسێک کە عیبادەتە و بۆ خوا سوبحان و نزیکبوونەوەی لە خوای پەروەردگار بریتە لە بوونی شەرت، مەرج. دوای ئەوە کۆمەڵی ڕوکنی هەیە. جا ئێمەش پێش باسەکە مەرجەکانی پێویستەکە باسکەین. مەرجی نزیکبوونەوەی لە یەکتری لە نێوان مسلمانانە کە خوای پەروەردگار سوبحانه وتعالە ئەو دیاردە جوانە بە نسیبمان بکەوە، ئێمەش بکاتە سەبەبی ئیسلاحی نزیکبوونەوە و نەبوونی تەفرەقە. ئەوەڵەن شەرتەکە ئەوەیە کە مسلمانەکان لە بازنەی تەوحیدی خوای پەروەردگارە سوبحانه وتعالە لە هەموو چەمکەکانی تەوحیدی خوداییە کێشەیان نەبێ. لە هەموو چەمکەکانی تەوحیدی خوای پەروەردگارە سوبحانه وتعالە کێشمەکێشمیان نەبێ. یعنی لەوەیە کە ئوسوولە لە تەوحیدە بوونی خوای پەروەردگار سوبحانه وتعالە، ئولوهیەتی خوای پەروەردگار، ڕبوبیەتی خوای پەروەردگار، ناوجوانەکانی خوای پەروەردگار، سیفاتە بەرزەکانی خوای پەروەردگار سوبحانه وتعالە، حاکمیەتی شریعەتەکەی خوای پەروەردگار سوبحانه وتعالە، هەموو ئەم باسانە کێشیان نەبێ. خاڵی دووەم واتە ناقیضی تەوحیدی نەبێ، ئەڵبەتە خاڵی یەکەم و دوورە ئیسلام نەبێ، لە تەوحید دوور نەکەوت بێتەوە، وێرانە نەبێ. لە خاڵی یەکەمی مەرجەکانی نزیکبوونەوەی مسلمانان لە یەکتریە. خاڵی دووەم بریتە لەوەی کە مسلمانەکان لە قاڵبی سنەتیشە نزیک بن لە یەک، ئەسالەتەن یعنی ئوسوڵەن ئەهلی سنت بن، واتە سنت پەروەر بن، نەک ئەهلی سنت کە ئەو جەماعەتی کە با بڵێن بەرامبەر ئەهلی تەشەیوع دانرێت، ئەوهانە، بەڵکو ئەوەی کە متەمەسکە بە سنەتی ڕەسوولی خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەیەوێت دوای تەوحیدی خوای پەروەردگار سوبحانه وتعالە سنەتی ڕەسوولی خوای صلی الله علیه وسلم لەلایەق مەقبولە و پەسەندە و دینە و شریعەتە لەگەڵێ. و خاڵی سێم لە مەرجەکان ئەوەیە کە ئەم کەسانە ئیتر پێڕن، خەڵکن، جەماعەتن، ڕێکخراون، مرۆڤن، هەرچیەکن لە کایەکانی کۆمەلگایە، کۆمەڵێک مەبدەئی عەقڵی و علمی و ئەخلاقی و تەدەیونی دینداریەکەی و وەروەها تەفەهومیشی هەبێت بۆ ئەوەی کە بەڵێ خوێندنەوەی واقع و واقعی مسلمانان، وەروەها خیتابی شەرع لە ئەوەڵی قورئان تا ئەخیر، لە ئەوەڵی سنە تا ئەخیر، ئەوەیە کە خوای پەروەردگار فەرمێ سبحانه وتعالى واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. ئەسڵ تایەوەتە. یعنی خاڵی یەکەم لە مەرجەکانی نزیکبوونەوەی مسلمانان ئەوەیە کە لە تەوحیدە کێشیان نەبێت لەگەڵ یەکە و کێشیان نەبێت لەگەڵ حەقە. خاڵی دووەم لەگەڵ سنەتە. خاڵی سێیەم تەفەهومی واتە لە ڕووی بیر و واقع و دیندارەکەیانەوە لەوە تێبگەن کە واجبی شەرعی تەواوکردنی تەوحید و سنەتەکە و دیندارەکەمان خوازیاری ئەوەیە کە نزیک بینەوە. ئەگەر ئەم سیانە بوو، ئەمە کەسەکان مەرجی نزیکبوونەوەیان لە یەکتری تایە.
و چونکە هەندێک جار ئەگەر ئەم مەرجانە نەبن بەڕاستی نزیک بوونەوە خۆی هۆی تەفرەقەی زیاترە، نزیک بوونەوە هۆی پەرتەوازەی زیاترە، نزیک بوونەوە هۆی دەرگای فیتنە و ئاشوبی زیاتر لە یەکتری ئەەکەینەوە. ئەمما ئەگەر مەرجەکان هەبوو ئەو جارە چینە سەر ئەوەی کە واقعبینی بۆ مۆزوعی نزیک بوونەوە چییە؟ واقعبینی بۆ نزیک بوونەوە چییە؟ ئەوڵ لە مۆزوعی واقعبینیە بەڕێزەکان دوو عنوانمان هەیە. عنوانی یەکەم ئەڵێ کاکە با یەک بین، یەک بڕیار، یەک مەبدە، یەک ئەمان لە ڕاستیە بۆ قۆناغی ئێستا و بۆ قۆناغی بیدایەت زۆر 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 ئەستەمە کە مرۆڤ تەوفیق بێت، کە مرۆڤ پێی پێ ببە، کە مرۆڤ بتوانێت نهێنیەکانی یەکبوونی باڵتنی و ظاهیری و عەقلی و عەقیدەیی با بڵێن شکۆ بکە و دروست بکات لە ناو خەڵکەکەیە. ئەمما خاڵێکی تر هەیە، ئەوش چییە؟ ئێمە ئەگەر ناتوانین یەک بین خۆ ئەتوانین ڕێک بین، ئەگەر ناتوانین یەک بین خۆ ئەتوانین ڕێک بین. واتە ئێمە دەیان تەوژم و دەیان بنکە، دەیان بارەگا، دەیان نەشاط، دەیان کەسایەتی هەن کە بە ئیسلاحی ئیجتیماع وەروەها پەیامی بانگخوازی و تعلیم و فێرکردنی خەڵکیەوە مەشغوڵن. ئەم هەموو کەسە چاکە ئەتوانن ئێستا کە پەرتپەرتن و هەر كل حزب بما لديهم فرحون و هەر کەسێک دەهۆڵ و با بڵێن بانگەشە و تعسب ڕوبەما هەندێک جار پەیدا دەکات بۆ ئەو چمکە ئیشکردن و چالاکی کە هەیەی. جا ئێمە توانین نزیک بینەوە و ڕێک بین، ڕێک بین لەگەڵ یەکتریا، لەبەرەوە تەسادم نەکەین، لەبەرەوە خلافتر نەکەین، لەبەرەوە تعسب نەمانگرێت، لەبەرەوە تعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان خطابی شەرعەکەمانە. باشە چۆن ڕێک بین؟ لەبەر خاتری چی ڕێک بین؟ لەبەر خاتر سێ خاڵ باسەکەم لە خزمەتانە. خاڵی یەکەم ئەوەیە کە لە هەموو سەرزەویە مسلمانەکان سەنگەرێکن و سەنگەری بەرامبەریان دوژمنێکی هاوبەشمان هەیە. هەموو ئەم پێڕان مسلمانانی کە جیایشن و هەنگاویان لەگەڵ یەکانیە، مەسەلەن مەبدەیان وەک یەکە بەڵام نەشاتیان وەک یەک نییە، عەقیدەیان یەکە بەڵام بەدەنیان وەک یەک نییە، دڵیان پێکەوە نەبەسراوەتەوە، هەرێکی لەژێر ناونیشانێکە نەشاتێکی پەرتەوازەیان هەیە، بەڵام دژمنەکەیان دژمنێکی هاوبەشە. کابوو با ئێمە ڕێک بینەوە مناقەشەی دژمنە هاوبەشەکە بکەین، مناقەشەی ناڕەحەتی دژمنە هاوبەشەکە بکەین، خوتەی دژمنە هاوبەشەکە، هێرشی دژمنە هاوبەشەکە، کەرەستەکانی جەنگانی دژمنە هاوبەشەکانمان لەسەر ئێمە کە کەرەستەی ئیعلام و عەسکەری و سیاسی و اقتصادیە و لەگەڵ سیاسە کلتور و مەوزوعی ئەخلاقیات هاتوتە پێشەوە کە ئەمانە هەموو سەنگەرەکانی ئەوانن کە تێیدا ئیش ئەکەن لەسەر مسلمانان و یەکێک لە گەورەترین چەکەکانن ئەوەیە کە قەناعەت و نەفەسی بەخوا سوودی نییە و یەک ناگرین و یەکگرتن سوودی نییە و هەرچی یەک بگرین زیاتر دابەش ئەبینەوە، بڵاو ئەبێتەوە لە ناو مسلمانەکانە بەبێ ئەوەی کە ئاگایان لێبێت. طبعاً شەیطان و شەیطانی ئینس و جن ئەم نەفەسە زۆر بڵاوکات نێوان مسلمانەکەوە بوو. خاڵی یەکەم بوونی دوژمنێکی هاوبەش وا لە ئێمە بکە، هۆشەکەینەوە، وەعیەکمان هەبێ، هۆشیاریەکمان هەبێ بەرامبەر ئەوەی کە بەڵێ مسلمانانیش ئەکرێ شتی هاوبەشیان هەبێ. خاڵی دووەم تەحەدیاتی هاوبەش، ئالنگاریەکانی ئەم سەردەمە، هەر لە مەوزوعی ئەخلاق، هەر لە مەوزوعی هەدمی خێزانەکان، هەر لە مەوزوعی تعسب و دوورکەوتنەوە ناتەبابوون لەگەڵ یەکتریا، هەر لە مەوزوعی هاوڕەگەزبازی و هەموو بابەتەکانی تەفاهە و بێبەهابوون کە لەم سەردەمەیە زۆر زۆر بەربڵاوە و هەمووشی لە دوژمنە هاوبەشەکەمانە دێت کەوابوو تەحەدیەکی هاوبەشیش لە بەردەم هەمومان لە بەرامبەر تەحەدیەکی هاوبەشی عالەمیین کە ئەڵێ یەک جیهان، یەک ئەخلاقی، یەک دین، هەمووشی سۆنگە بگرێت لەو سەرچاوی کە غەرب مەرکەزیە، ڕۆژ ئاوا ببێتە ناوەندی بڕیار، ناوەندی ئەخلاق، ناوەندی کولتور، ناوەندی ثەقافی. ئەمە تەحەدیە، یعنی خاڵی دووەم تەحەدیەکی هاوبەش لە بەردەم هەمومانە هەیە و ئێمە هەمومان نیگەرانین بەرامبەر خۆمان، بەرامبەر ماڵ و مناڵمان، بەرامبەر مێرد و خێزانەکان، بەرامبەر کوڕ و کچەکان، بەرامبەر کۆمەلگاکە، بەرامبەر ناوەندەکانی خوێندن. تەحەدیەکی هاوبەش هەیە لە بەردەم مسلمانانە پێویستە ئەکا مادەم تەحەدیەکە هاوبەشە ئێمەش ئیسلاحیاتی هاوبەشمانە بیت. ئەچیتە هەر شوێنێک لەو تەحسبهم جەمیعا وقلوبهم شەتە، دەیان بینیت کە نەیارەکانت پێکەوە کۆکن لەسەر ئەوەی کە تەحەدی تۆ بکەن، کۆکن لەسەر ئەوەی کە ڕێگری لە تۆ بکەن. ئەی ئاخۆ ئێمە
کۆکنین لەسەر ئەوەی کە ئەمانە تەحەدیە ئەگەر کۆکنین ئەمانە چی بکەین لەبەر خاتر ئەوە بەڵێ دوژمنێکی هاوبەشمانەیە خاڵی دووهەم تەحەدی هاوبەشیش لە بەردەمانە هەیە ئالنگارەکانی بەردەمان بۆ هەمومانە ئەو نەبێ بکە من بڵێم وەڵام من لە جەماعەتی فڵانی بم تنجاتمە بێ وەڵات جەماعەتی فڵانی بم تیاکەوم نا ئەم تەحەدیە بۆ هەموویەتی بەڵکو بۆ کۆمەلگا باوەڕدارە ناموسڵمانەکانیشە کە باوەڕێن بە تەورات هەبێ بە ئینجیل هەبێ ئەم تەحەدیانە بە تەحەدیەکی هاوبەشی دژی خۆیان نەزانن چ بگە بە موسڵمانێکی واعی کە دینەکەی کامڵە کە عەقیدەکەی کامڵە کە ئەخلاقی کامڵە کە پێویستە کە عەقڵی کامڵ بێت واعی کامڵ بێ بەرامبەر ئەم تەحەدیە هاوبەش ئەمە خاڵی دووە و خاڵی سێم کەواکە بەڕاستی ئەم جەماعەتانی کە وەک وتم پەرتەوازن خاڵی هاوبەشیان زۆرە لە عەقیدە هاوبەش بیت لە سونەتە هاوبەش بیت لە عیبادەتە هاوبەش بیت لە هەدی ظاهرە هاوبەش بی لە ڕوو لە قیبلە هاوبەش بی لە ئیسلاحە هاوبەش بی ئەسڵن لەوەی کە بڕیارە داوە چالاک بیت هاوبەشی تەنها شتێک کە هاوبەشمانی نەکردووە تا ئەم لەحزەیە یاخود لاوازە هاوبەشەکەی تیامانە ئەوەیە کە ئەبێ قەنەعەت بەو هەموو ئايات و حەدیثانە بکەین کە واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا فأم مبدأ کە پێمان ئەڵێ دوژمنێکی هاوبەش وهروەها تەحەدیاتێکی هاوبەش و هەروەها خاڵی زۆری هاوبەش لە نێوانیانە ئەوە ئەکرێت مەشروعی هاوبەشیان هەبێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ئەمە پێمان ئەڵێ بەڕاستی بڵێ ئەکرێ لە خاڵە هاوبەشەکانەوە لە مەشروعی هاوبەشەوە لە چالاکی هاوبەشەوە لە پرۆژەی هاوبەشەوە لە داوای هاوبەشەوە لە پلانی هاوبەشەوە لە پرۆگرامی هاوبەشەوە کۆمەڵێک شتی زۆر باش ئەکرێ هاوبەش بێت بەدەر لە چالاکیەکانی خۆمان یعنی ئەو بنکەیە ئیشەکاتە و ڕێکخراوە ئیشەکە و حزبە ئیشەکە ئەو ڕێکخراوە ئەو فلانە و فیسارە ئیشەکە بەڵام لە نێوانیانە هەمویان مەشروعێکی هاوبەشیان هەبێت لە هەمویانە چالاکیەکی هاوبەشیان هەبێت چالاکیەکی وەرزی هاوبەشیان هەبێت بەڵێ هەمویان دەرزی قورئان ئەڵێنەوە هەمویان حەفلێشەکەن هەمویان داوەتی یەکتریەکەن بەڵام با پێکەوە ئاهەنگێکیشیان هەبێت با پێکەوە پرۆژەیەکیان هەبێت سەیرانێکیان هەبێت کەمپینێکیان هەبێت بەو چەشنەی کە لە ڕاستیە وردە نزیک بوونەوە تەسەووری نزیک بوونەوە گرنگی نزیک بوونەوەمان بۆ ڕوون ئەکاتەوە ئەمانە بە کورتی سێ خاڵ بوو کە لە خزمەتتانە باسم کرد وەکوتیشمان تەبابوونی حەقیقی تەبابوونی شەرعی یەکڕیزبوون و ڕێکخستنی ڕێزەکانی موسڵمانان بە شێوازێکی شەرعیانی گونجاو ئەوەیە کە مەرجەکانی نزیک بوونەوەی تیابێ و دواتریش فەهمێکی واقعبینی شەرعبینیمان هەبێ بۆ ئەو نزیک بوونەوەی کە هەیە و ئەمەش بەڕاستی لە نێو مێژووی ئومەتی ئیسلامە چەند جارێک دووبارە بووەتەوە و سوودی زۆر باشی هەبوو بۆ هەستانەوەی ئومەتی ئیسلام لەنا ئەو نەکسە و ناڕەحەتیانەی کە تایە بوو لێرە هاتنە کۆتاییان باسەمان سبحانك اللهم وبحمدك نستغفرك ونتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته